ئازان خۆشەویستامان لە تەوەری دووی بەرنامەکەماندا باز لە پاراستنی مۆرکی ڕسەنایەتی زمانی دایک دەکەین. جا منیش پێم خۆشە بە زمانی دایک باز لەم بابەتە بکەم. سڵامتان لێبێت ئازا وەشەویستەکانمان چی تەورەنە باز لە زمان و ئەیە کردمی وە بزانێت چیش کردمی پێیانەیە زمان و ئەیە پارێزنی بە گرد و دیالێکتەکاش و حتمەن جە تەمام و جیهانیانێ ئیدیۆڕێ کۆمەڵی چالاکی جیاواز ئەنجام بدرێ و پێیانەیە کە زمان و ئەیە زیانی پارێزرا بوو و زانی ڕەسەن بوو و بتاوی و کە میکانیزمی هەنی پێیانی کە ئیزوانێ پارێزرا بوو کۆمەڵی چالاکی جیاواز ئەنجام بدرێ و زانی کوردی جوون چا زانە کە هەزاران ساڵی بەر لە ئێستا بوونش بیان و تاوانش شناس و وش پارێزن و بەهۆ ئیزوانێ و کولتور و کوردی زیاتر گەشەسەن و گفتوگۆ زیاتری مۆزۆعەیە کەرمێتنی بەڕێز مامۆستا سالم حەسەن کە جەناب تەلەبۆ دکتۆرایانی مامۆستاگیان فرەخیر بێت سپاس پێی دەرفەتەیە سەر و چەمام ڕۆژوان و ئەوێ جەبەڕێزی تاوجە گرد و دەڤەر و هۆرامانی و هەرچی هۆرامیەکە دنیا هەن مەبارەک بوو. یخوا خێر بخێر بن خۆسەچاو بکەینەوە بەسوانەکە ئارەزوی خۆتان حەزەکەی من ئۆفە بوو بۆ خۆتان پلەی بن. یخوا بەخێر بێ مامۆستاگیان سەرهەزی چاومان. دەزانین کە زمانی دایک هەزاران ساڵ بەر لە ئێستا بوونی هەبووە و دیالێکتەکانیشی بە هەمان شێوە. دۆخی ئێستای زمانی کوردی لە چه ئاستێکدا ئەگەر هەڵسەنگانێکی بۆ بکەین؟ سەبارەت بە زمانی کوردی لەم سەردەما ئەگەر قسەی لەسەر بکەین یعنی ئەگەر بمانەوێت هەڵسەنگاندنی بۆ بکەین دەیان لێ کۆڵینەوەی ئەوێ لەسەر بکرێ قسەی لەسەر بکرێ تاوتوێ بکرێ لە هەموو زارەکانە لە هەموو سێکتەرەکانە بزانی ئەم زمانە لە کام بوارە بەرەو داڕمان چووە لە کام بوارە بەرەو هەڵکشان چووە هەمووشی پێویست دەبێتەوە بە دەوڵەتەوە دەوڵەت چەند گرنگیە دا بە زمانەکە چەند پشگیری زمانەکە ئەکات یعنی ئەگەر بیت و بەراوردێ بکەین سەبارەت بە زمانی کوردی لە پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینەوە ینی بۆ نمونە بۆ دەسەڵاتە کوردیەکە فەرقێکی زۆر زۆری هەیە یعنی تۆ لە پێش ڕاپەڕینەوە لەوە چێ کەناڵێکی تەلەڤیزیۆنی هەبێ ڕۆژنامەیەک دەرچووێ ئەی دوای ڕاپەڕین چووکە دەسەڵاتی کوردی خۆیەتی دەیان ڕۆژنامە دەرەچێ دەیان کەناڵی تەلەڤیزیۆنی هەیە لە زانکۆکانە پێ خوێنرێ پێش ڕاپەڕین ئەمە نەبووە ئەمە لافوگەزاف نی بۆ دەسەڵاتی کوردی بەڵام ینی دەسەڵاتی سیاسی ئەتوانێت زمان لە خاڵی سفرەوە بەرەو ترۆپ بەرێ و ئەتوانێت لە سەریشەوە بەرەو خوارە و داڕمان بیبات هەرچەنە ئەمە وەکو نەبێتە با بڵێن بەرگری یا دیفاع لە حکومەتی بەعەس بەڵام لە عێراقا بەراورد بە پارچەکانی دیکەی کوردستان خوێندن هەر بە کوردی بووە یعنی زمانی کوردی ئەتیادی قسەی پێکراوە ئێستاشی لەسەر بێ مامۆستا لە وڵاتانی دراوسێ خۆمان ئەوانەی کوردیان بەسەردا بەشکراوە شتێک نییە لە فەرمیان ناوی زمانی کوردی بێ ینی ئەوەش گرنگیکی خۆی هەیە بەڕاستیەوە نیە ئەوەش گرنگیەکی زۆری هەیە ینی لە عێراقدا وەکو تۆ فەرمووی تا ساڵی هەشتاکان من بیرمێت ینی بە عەرەبی بووە ینی دوای ئەوە بەڵێ فترێک لە دوای هەفتاکانەوە لە حکمی زاتی ئەوانە بڕیار دراوە کە زمانی کوردی ئەوە خۆشحاڵیە لە عێراقا کە زمانی دووەم بێت ینی هەرچەنە تا ئێسش هەنێ لە عەرەبە شۆفێنیەکان قەنەعەتیان بەوە نییە بەڵام تا ڕادەی ڕێوجەی بەراورد بە پارچەکانی تر کە ناهێڵن زمانی کوردی لە باشوورە هەنگاوێکی باشتری بڕیوە لە ناوچەکان لە وڵاتەکانی تر ئەگە بینە سەر مەترسیەکان جەنای مامۆستا ینی بوونە هەموو شتێک مەترسی لەسەرە مەترسی لە ناوچوونیان بێهێز بوون لاواز بوون ئەو مەترسیانە چین کە لەسەر زمانی کوردی هەیە بە هەموو دیالێکتیەکانیەوە بە هەموو شێوەزاری قسەکردنەکانیەوە ئەگەر بۆمان باسکی سواس دەکەم مەترسیەکان زۆرە ینی لە هەموو وڵاتانە ئەبێت دەستگای تایبەت هەبێ بە زمان کاروبارەکانی زمان بەرێ بەڕێوە دوور لە سیاست بێ ینی بۆ نمونە ئێستا لە ئێرانە کە دراوسێمانە تۆ ئەگەر بتەوێت تابلۆیەک بنووسی ئەبێ پەیوەستبی بەو تابلۆیەوە ئەبێت تاوتوێی بکەن ئەبێ بزانی کام ناو لەسەر تابلۆکە ئەنووسرێ ئەمە یەکێک لە خاڵەکانە بۆ نمونە ئێستا لەم ماوە من لە بابەتێکە سیرم کرد مامۆسایەکی زانکۆوە بزانم ئێرانیش بوو نووسی بووی من ڕێم کەوتە شقامێکی سلێمانی وامزانی لە وڵاتێکی ئەوروپیم
یعنی هیچ تابلۆیەک نبینم بیخوێنمەوە بە کوردی نووسرابێ. ئێمە یەکێکە لە خەلە گەورەکانی حکوومەتی هەرێم کە تا ئێستا ئەو دەستگایە نییە بۆ ئەوەی ینی خەڵک ینی لە ڕێ و ڕێچکەیەکی یاسایی زمانیەوە بتوانێت لە هەر شوێنێ لە هەر دەستگایەک لە هەر شوێنێک ڕێکلامێک نووسینێک بکرێ پێویست بێ بە و دەستگایەوە بۆ ئەوەی ئەو کارەی بە ئاقاری خراپانە ڕۆ. ئەمە خاڵێکە خاڵێکتر لەوانە بیبەستینەوە دیسان بە حکوومەتی هەرێمەوە تا ئێستا هەژمونێکی گەورەی ئەو لەمە زمانی ئینگلیزی باڵی کێشاوە بەسەر هەموو ناوچەکانی دنیا بمانەوێت نەمانەوێت لە کوردستانیش بە دەرنین لەوە بە تایبەتی یاسایەک هەبووە لە سەردەمی حکوومەتی عێراقا یعنی ئێسش لە دنیا هەیە لە هەموو وڵاتەکانی دنیا جێبەجێکرێ مناڵە بێ لە تەمەنی 11 ساڵی فێری زمانی دووەم بکرێ. ئێستا ئەبینی دیانێت دەیان قوتابخانەی ئەهلی کراوەتەوە هەر لە پۆلیەکی سەرەتایی و بزانە چەند قوتابخانە هەر لە قوتابخانەکانی تریش هەم لە ناو خێزانەکان خۆشمان بە ینی زۆربەی خەڵکەکە حەزەکە مناڵەکەی فێری زمانی ئینگلیزی بێ هەر لە 2 ساڵیەوە ینی ئەی چۆن ئەبێ ینی چۆن ئەمە زمانی دایکە پارێزێ ینی بە هیچ جۆرە زمانی دایک بەم جۆرە ناپارێزرێ. ئێمە مناڵەکەمان 2 ساڵە خەمی ئایندەیمان بێ بۆەوەی بژێویەکی هەبێ هەر لێسەوە هەوڵ بین فێری زمانی بێگانەی بکەین کاکە بێ سەرەتا تۆ ئەمە بەرنمەیە ئەم هەموو دەوڵەتە جێبەجێ کردووە یان لەسەر ئەساسێک کردوێتی بەرنمەیە کردوێتی ناکرێت ئێمە هەم خێزان هەم دەوڵەت ینی ئەم هەموو قوتابخانە ئەهلیانە کراوەتەوە ئەم هەموو ڕێچ ینی دایک و باوک بەرپرسە وەکو کەسی یەکەم ینی وەکو لە ناو کۆمەلگا یعنی بزانێ مناڵەکەی با سەرەتا فێری زمانی دایکەکە زمانی خۆ ببێ باوکەکە ببێ تەمەنی گەیشتە ئاستێکی ئەو با حەزەکەی فێری دەزمانی بکە بەڵام ناکرێت لە سەرتاوە لە 2 ساڵیا سێوێک ببینێ پرتەقاڵ ئەمە ئۆرنجە ئەمە ئەپڵە کاکە با مەجالێکی بەرێ تۆزێ بەخەمڵێت زمانەکەی دایکی فێر ببێ اینجا هەوڵی زمانی دووەمی ماوەستا باس لەسەر ئاستی حکوومەت کرد کە ئەرکی گەورەی لەسەر بۆ پاراستنی زمان چی لەسەر ئاستی تاک لەسەر شەخص لەسەر ئاستی خێزان دواتر کۆمەلگاکە هەموو لایەکمان بەرپرس بین لەوەی کە زمانی دایکمان پارێزراو بکەین. وەکۆی ئێستا باسمان کردیانەی هەمومان بەرپرسین تەنها حکوومەت نییە یعنی من بەرپرسم لە ماڵەوە کە مناڵەکەم سەرەتا فێری زمانی دایکەکەی ببێ تا ئەگاتە ئەو ئاسێ وەکو باسمان کردوەکو نێو دەوڵەتێکە اینجا هەوڵ بدرێ فێری زمانی دووەمەکە بکرێ یان ناکرێت لە سەرتاوە ئێمە یانە حکوومەت دەبێت ڕێگری لەوە بکایس دەیان قوتابخانەی ئەهلی کراوەتەوە بڕۆ یعنی هەژمونی زمانی کوردی بۆ بە زمانی دووەم خێزانەکانیشە بۆ باسی قوتابخانەی ئەهلیەکەی لەم چەند ساڵی ڕابردووە قوتابخانە حکومیەکانی ژەر بە ئینگلیزییان خوێن ساڵە 2 ساڵۆکو تێست دوایی قوتابی من کوڕەکەی خۆم لە پۆلی یەکی سەرەتایی وا بوو دوایی کردیانەوە بە کوردی نێزانی بە کوردی زائید و کۆ و ناقس و چیە هەر بە ئینگلیزی وت ئستازگان ئەوە زیاتر پێوەست بەوە هەیە کە بەرنمەکانی خوێندنیش پرۆگرامەکان ئێستا هێنراوەتە 2 سەرەتایی ئینگلیزی یەکی سەرەتایی ئینگلیزی خوێن ناکرێت ئەم بەرنامە بێت لە ئاستێکی سەروترا بێ وەکو ئەو وڵاتانە پێڕەویان کردو ئەمانیش بەو جۆرە پرۆگرامە بێ نەک لە 2 سەرەتایە ئینگلیزی بخوێن. باش ئەو باسی زمانمان کرد بە شێوازێکی گشتی مامۆسانی بوونە وتمان زمانی کوردی بە هەموو دیالێکتەکانیەوە بەسام ئێمە زمانێکی دەوڵەمەندمان هەیە بۆ نمونە گۆرانمان هەیە کە هەورامیەکان جەناب قسەی پێکەن بۆ نمونە ئێمە سۆرانیمان هەیە کرمانجی ژۆر و بادینمان هەیە بادینیمان هەیە یعنی ئەمانە بەڕاست لە ناو خۆیانە هەتا مامۆساگە بچیتە یعنی لەهجەی جیاواز لە کەلار لە گەرمیان ئەبیستی لە خانەقی نەبیستی تا چەند ئەم دیالێکتانش لەسەر ئاستی لۆکاڵی هەڕەشەیان لەسەر نییە هەر لە ناو خۆمانە. بەڕاستی وەکو پێشتر باسمان کرد دەسەڵاتی سیاسی لە هەموو سەردەمەکانە وای کردووە کە خاڵێکی نێگەتیڤە یعنی هەوڵی یاوە تەنها زارەکەی خۆی بەرەو پێشەوە بچێت یعنی هەموو میرنشینەکان کە دەسەڵاتیان هەبووە کە میرنشینی ئەردەڵان میرنشینی سۆران بۆتان بابان هەمویان گرنگیان بەو زارە داوە لەو سەردەما کە نابێت تۆ بەم جۆرە بێت چونکە ئەم زارانە هەمووی پێکەوە زمانی کوردی دروست دەکەن یعنی ناکرێت تۆ
لە هەر دەسەڵاتێکە کە پێشتر وا بۆ ئێسش دووبارەی بکەیتەوە تەنها گرنگی بەزاری ناوەڕاست بدرێت ئێکاکە تۆ دەڤەری هەورامان کە کەلتورێکی دەوڵەمەنی هەیە کە زمانەکەی 600 ساڵ ئەدەبیاتی پێنووسراوەتەوە ناکرێ وەکو حکوومەت ئێرەم تۆ فەرقت چیە لەگەڵ فارسێکە عەرەبێکە تورکێکە کە نەیاڵی لە دەڤەرەکەی خۆی بە شێوەزارەکەی خۆی بخوێنێ و بنووسێتەوە یعنی مافێکی سەرەتایی ئەو مناڵانە بۆ ئەو زارە بەرەو دارمان نەچێت کە زارێکی دەوڵەمەنی زمانی کوردیە. هەڵەسا مەترسی مردنی زمان هەیە مەترسی مردنی زمانی بلە ناو بچێ بەڵێ مەترسی مردنی زمان هەیە بەڵام بەو جۆرە مەترسی مردنی زمان ئەوەی کە یونسکۆ باسیەکە و زۆر جار کۆمەڵێک زمان ئەڵێ بەرەو مردن و بەرەو لە ناوچوون ئەچێ بەڵام بڕیارێکی لەو جۆرە هەیە ئەڵێ تا ئاخیر ئاخێوەری بمێنێ یەک کەس بمێنێ ئەو زمانە نامرێ ینی بەڵێ بەرەو لاوازی و سسبوون و بەرەو لە ناوچوون ئەچێ بەڵام تا ئاخیر ئاخێوەرێک بمێنێ لە زمانێکدا ئەو زمانە نامرێ. بڵێ مامۆستا گرفتێکگەیە لە نێوان هاوسەراندا دوو دیالێکتی جیاواز چۆن مامەڵە لەگەڵ ئەما بکری بووی کە ئەم منداڵە زمانی دایکی وەربگرێت زۆر جار تەعاسوب لەوانەیە ڕووبال بۆ ئەم بابەتە پێویستە چۆن هەڵسەنگاند بکرێت و ڕێنمایی چیە بۆ هاوسەران لەم بینەیە ئەمەی کە بەڕێزە فەرمووی ئێستا ئێمە هەموو زارەکان بە حکمی تێکەڵی کۆمەلگاکەمان ژن و ژنخوازی لە بینی لەوە چیا هەورامی و ناوەڕاستە و بادینی و خەڵکی تریژ عەرەب و ئەمانە ڕووی یاوە یعنی ئەمە لە ڕێی پەیوەندی کۆمەڵایەتیەکانەوە من ئەڵێم ئەوە ئەکەوێتە سەر شانی ئەو خێزانەی کە دروستە بێ سەر دایکەکە سەر باوکەکە تا چەند ئەوێ زارەکەی خۆی بپارێزێ یعنی لەوانەش ناکە تۆ بە زۆر بتەوێ بەڵام تۆ خێزانێکە پێگەێناوە قەیچێکە یعنی ئەو مناڵە بە هەردوو زارەکە فێر بێت یعنی هەوڵی لەگەڵا بیت بۆ نمونە هەورامێک کە ژنێکی سۆرانی هێناوە یا هەورامێک شووی بە سۆرانی کردو با ئەو مناڵانە قەیچێکە هەردوو زارەکە فێر ببن هەردوو زارەکە بپارێزن ڕاستە کێشە بۆ زمانەکەی دروست ناکات کێشە بۆ زمانەکە دروست ناکرێ زمان سەرەتا لە ماڵەوە فێرە بێ زمانی دایک لە ماڵەوە بە زمانی زگماکێکە فێرە بێ دوایی لە قوتابخانە زاری دۆم بە ئاسانی فێرە بێ یعنی پێویستە هەوڵ بدرێت لەو خێزانانەی کە دروستە بن پاراستنی زمانەکە زارەکەی خۆیان بکەن ئەوە کەوێت سەرشانی ئەو خێزانە ئەو باوکە یا ئەو دایکە تا چەند ئەوێ ئەگینا تۆ ناکرێت لە ڕێی پەیوەندیە کۆمەڵایەتیەکانەوە ینی تۆ کە ژنێکی سۆرانی هێناوە سبێنێ مناڵەکە هەورامی نەزانێت یا سۆرانێکە بە پێچەوانەوە نەزانێت یانێ هەوڵ بێ هەردووکیان بزانێت قسێکی خۆشیش بکەین ئەو پرسیاری کاکدانێر با بە شێوازێکی تر بین بۆ نەگەر هەورامیەک شووی کرد بە سۆرانێک یان بە پێچەوانەوە یان بادینیەک لەگەڵ سۆرانێکە جارە مەفرۆز ئەم ژن و پیاوی یەکتری حاڵی بکەن و یەکتری تێبگێنن لە زمانەکە یەکتری شارەزا بن ئەجایی خوا ڕەحمەکە خوا ئاسانە بۆ مناڵەکان مامۆستا تا چەند زمانی کوردی ئەگەر ئەم پرسیارە پرسیارێکی دروست بێ ئەم بەراوردەی مەبەستمە یکەم بەراوردیکین بە زمانی ئەوانەی کە دراوسێمانە نزیکن عەرەبی تورکی فارسی ئەمانە تا چەند زمانی کوردی تۆ بڵین زمانێکی دەوڵەمەندە بۆ نمونە شێر لە زمانی عەرەبیە نزیک بە 7 ناوی هەیە ینی شێوازەکەی ڕەنگەکەی تەمەنەکەی چوزانم ینی ئەنواع ناوی هەیە بۆ هەمە ئایا کوردیش ئەمە بە نمونەوە ینی ئایا لە کوردیش هاتوانین بڵین زمانی کوردی بە هەموو دیالێکتەکانیەوە زمانێکی دەوڵەمەندە ئەگەر هەموو دیالێکتەکان گرنگی پێ بدرێت ئەگەر هەموو دیالێکتەکان کۆ بکرێتەوە ئەگەر تاوتوێ بکرێت دراسە بکرێت ئەتوانی بڵێ هەنگاوێکی باش ئەبڕێ لەو ڕوانگەوە چونکە ئەوەی کە تۆ فەرمیلەوە چێ وشەیەک لە هەورامیا بە شێوازێک بێ لە بادینیا بە شێوازێک بێ لە ناوەڕاستە بەشێ لە لۆڕیا بە شێوازێک بێ گەرمیانیا ئێتۆ ئەمانە جیاب کەرەوەکەوەتە زمانەکە دەوڵەمەنە بێ بە وشەیەک بە 5-6 جۆر پێوتر نابێ بە زمانی عەرەبی چووکە زمانی عەرەبی بمانوێنێ لەوە چه زمانی یەکەم بێ زۆر جار باسەکرێ ئەگەر ئێستا هەیمەنەی زمانی ئینگلیزی باسەکرێت کە ئەو یەکەم بێ هەرچەندە هەندێک لە داتاکان ئەڵێن زمانی عەرەبی یەکەم زمانی جیهانە بەڵام ئەگەر زمانی کوردیش
هەوڵ بدرێت دراسە بکرێ کۆ بکرێتەوە لێکدانەوەی لەسەر بکرێ گرنگی بە هەموو زارەکان بدرێ ئەتوانی ئەو ڕوانگەی کە بە فەرهەنگێکی زۆر دەوڵەمەندمان هەبێ ئەویش بە کۆکردنەوە و تاوتوێکردن و گرنگی پێدان بە هەموو زارەکانە بێت شێوە زارەکانە مامۆستا پاراستنی دیالێکتەکانی دیکە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر پاراستنی زمانی سانداردەکە کە لە جیهاندا ئەم زمانە بوون بە زمانی ڕسمی ئەو شوێنە ناسراوە ینی هەوڵ بدرێ دیالێکتەکانی دیکەش بپارێزبووی کە ئەو زمانی کە ستانداردە بپارێزرێت ینی هەموو دیالێکتەکان پێکەوە ئەنجا زمانی کوردی دروست دەکرێ ینی تۆ بۆ ئەوەی زمانی کوردی خۆی زمانی ستاندار چییە؟ زمانی ستاندار ئەوەی کە لە دام و دەستگای دەوڵەتا بەکاربێنرێ ئەوەی کە لە خوێندنگاکانە بەکاربێنرێ ئەوەی بەڵێ لە ڕاگەیاندندا بەکاربێنرێ نەک سۆرانی تەنانەت بادینیش لە دەڤەری ئەولا لەبەرەوەی دەسەڵات بەڵام کتابەکانی حکوومەت بڵین کە لە هەولێر لە وەزارەتەکان دەرەچێ هەر هەمووی بە سۆرانیە لە دەڤەری ئەولا زۆرشی هەر بەشێکی بە بادینیش لە دەڤەری ئەولا هەیە ئەمە ئەی بەسینەوە بە دەسەڵاتەوە ئێستا تەنها زارێک کە هەرچانە کۆمەڵێک ڕۆشنبیری خۆی کۆمەڵێک ڕۆمان و کۆمەڵێک بابەتیان کەلتوریان کۆ کردوێتەوە گرنگی پێدەن لە تەناند لە ئێرانیش لە ڕۆژەڵاتیش و لە باشووری خۆشمانە بەڵام ئەوەی کە گرفتە حکوومەتە کە تا ئێستا ڕێگەی نەداوە بەو مناڵە چاوگۆشانەی دەڤەری هەورامان بە زمانەکەی دایکی خۆیان بخوێنن یعنی ئەمە خەلەلێکی گەورەیەک بۆ ئەو زارە کە تۆ نێڵی لە دەڤەرەکەی خۆی بە شێوەزارەکەی خۆی بخوێن جیاوازیەکرێ بۆ منە لە دەڤەری بادینان و کرمانجی ژوور و ئەوانە تەنانەت وەسڵی حکومیش بە بادینی نووسراوە بەڵێ ئیبراهیم خەلیلم لایە بە زمانی بادینین بە زمانی بادینی نووسراوە کەواتە ئەبێ گرنگی بە هەموو زارەکان مامۆستا ئێوە بێت دوو شەڕ بکەن وەکو هەورامیەکان شەڕ بکەن بۆی کە زمانی کوردی لە عێراقا و لە وەکو فەرمی زمانێکی کە دووەمیش ناسراوە وابێ بە فعلی شەڕێکی کەش لەگەڵ حکوومەتی هەرێم بکەن دیسانەوە لە دەڤەری خۆتان بۆ فەرمانگەکان هیچ نە بۆ قوتابخانەکان یعنی وانەیەکیش بێ وانەی هەورامی هەبێ کاک دانیار ئەخر بۆچی وانەیەک بێ ینی خێرە تەنها وانەیەک بێ ینی بۆچی ئەو بەڵێ ینی من ئاگام لێ لە ڕێی وەزارەتی ڕۆشنبیریەوە هەوڵێکی لەو جۆرە دراوە کە ئەوە بە نەتیجەیەک بگا کە بتوانێت لەو دەڤەرەش بە هەورامی بخوێنرێ ئەنجا کۆمەڵێک ڕۆشنبیر یەک دوو سنتەری ڕۆشنبیری ژیوای و سیا و چەمانە لە هەڵەبجە هەیە بەردەوام کارەکەن بۆ دەڤەرە هەوڵیشان ناوە تەختەکلیلێک دروست بکەن کە ئەو پیتانەی ئەو دەنگانەی کە لە هەورامیا هەیە و لە ناوڕاستانیە بخرێتە ناو کیبۆرد و لە ناو مۆبایل و ئەنتەرنێت و کۆمپیوتەر و ئەوانە بەکاربێت بۆەوەی سبێنێ ئەگەر ئەو زارە هەنگاوێکی لەو جۆرە لەلایەن حکوومەتەوەنرا بتوانرێت پێی بنووسرێ پێی بخوێنرێتەوە مامۆستا لە ئێستادا لە پێشکی بەرنامەکەشمان لەگەڵ هاوکەم کاکدانە باسمان کرد تەکنۆلۆژیا ڕۆڵێکی باشی گێڕاوە بۆ خزمەتی زمان بە تایبەتی زمانی کوردیش ینی خۆشبەختانە ئەو کەسانی کە پسپۆرن لە تەکنۆلۆژیاوە ئەو کەسانەشی پسپۆرن لە زمانەوانی داتوانیوانە پێکەوە زمانی کوردی لە بەشێکی زۆر لە وەرگێڕانی گۆگڵ و بابەتە تەکنۆلۆژیەکاندا بەکاری بێنی ینی من زۆر بابەتەیە یەکسەر بە دەستنی مۆبایلەکە مایکاتەوە بە کوردی بۆم هەر زمانێک بێت ینی ئەمە تا چەند بایەخی زیاتری داوە بە زمان و بێتە هۆکارە بۆ ناساندنی زمانی کوردی لە جیهاندا خۆشبەختانە هەردوو کرمانجەکەشی تێ بەشێکی زۆر لە وەرگێڕانەکان سۆرانیش و بادینیشی تێ ئەوەش هەر خاڵێکی گرنگە ئەمڕۆ هەموو دنیا بۆ بە تەکنۆلۆژیا ئەبێ لەو ڕوانگەی شۆ کارێکی زۆر بکرێت کە ینی ئەوەی کە تۆ فەرمووی ینی بکرێت تەنانەت هەموو زارەکان لە ناو ئەنتەرنێت و کۆمپیوتەر و ئەوانە هەبن بتوانرێت وەرگێڕانی پێ بکرێت چونکە زمان بەچی ینی بە زیندوی ئەمێنێتەوە بەوەی کە کاری لەسەر بکرێت بەوەی کە پێی بنووسێ بەوەی کە پێی بخوێنرێ بەوەی کە لە دەستگاکانە بەکاربێنرێ ئەمانە ئەبێتە هۆی زیندوو بوونی زمان بمێنێتەوە وڵا بە هەم پرسیارێکی شخصی بکەم مامۆستا لە تۆش و لە کاکدانیاریش کاکدانیار لە کاتایوەکو پێشکەشکار ناوەکو میوانێک ئەنی ئێوە گەر نامێک بنووسن ئەگە هاوسەرتان هەورامی بێیان بۆ برایەکتان یا بۆ خوشکێکتان کاتێک نامەکە ئەنووسن ئەنی ئەو کیبۆردەی بەکارێنیان ئەو
پیتانی بەکارێن هەر بە فێلی کە قساکەن بە هەورامی قساکەن بە هەورامیش ئەنووسن ڤۆیس ناڵم یان بە سۆرانی ئەنووسن بەر بە هەورامی نووسین بە هەورامی نووسین ئەوە کەم کەس هەبێت بەو جۆرە من تەنانەت لەگەڵ برادرە سۆرانەکانیشمە کەش دەنووسم هەر بە هەورامی ئێمە دوعا پارانەوەشمەنەر بە هەورامی دەستوەشی لێکی وانێ ماوە ساڵم دوعا و پارانەوەشتیش بەڵێ هەمووی بە هەورامی هەر بە هەورامی ئینشەڵا قوبوڵی ژەبێت کە خۆی گەورە خۆی ئاماژەی پێکردووە ئەوانەی دروستکراون لە سەرزەویە لە قەبائیلی جیاواز و لە ڕەنگی جیاواز و لە زمانی جیاوازن ماوەسە باشتەی کە ژەر باس بکەین زۆر جار هەر گلەیشمان لێ یەکرێت لەوەی کە دوو هەورامی پێکەوە بکەونە یەک وەکو سەرەتای بەرنامەکە بە هەورامی دۆ زمانی دایکە و تۆزەمان پێ بڕیا ماوەسا ئەوە چۆن چۆنیە ئێوەکو شارەزا لە بواری زمانەوانی بۆ تەعاسوب بەگەڕێتەوە ئینتیمای زمانەکەیەتی کەسێک هاوڕێکی سۆرانی وەسا ئەم دوو هەورامی پێکەوەی کەنەوە بە هەورامی بمبورە لەوە چێ من وا لی تێگەم ئەوەی کە تۆ فەرمووی کە دوو کەس هەورامی لە شوێنێکە بەیەک بگەن من وەکو خۆم بە عنسوری سەیری ناکەم یعنی بەلایە لەوە چێ لەنگی بێ ئەگەر بە سۆرانی یا بە خۆی باشتر وایە کە تۆ ئێستا دوو کەس هەورامی کە قساکگە دووست کەسی تریان لە پاڵا بێت بیکەنەوە بە سۆرانی باشترە لەبەرەوەی ئەو بە هەڵەت تێنەگا بەڵام ئەوەش کە بە هەورامێکە قساکە مەسلەی ئەوە نییە کە عنسوریە و ئەمەیە لەوە چێر وەکو سروشتێکی زمانەکە وا ڕاهاتووە من ئەڵێم زۆر جارەوەم بە نمونەیە ناوەتەوە ئێستا بەڕێز دوو سۆرانی ئەگەر لە بەغا بە یەک بگەن یعنی بە عەرەبی قسە لەگەڵ یەکاکەن یا لە دەڤەری بادینانە یا لە دەڤەری بادینانە ئیلا بەزارەکەی خۆی قساکە مەسەلە تەعاسوب نییە لەبەرەوەی بەو سروشتە ڕاهاتووە لەوە چێ من ئێستا لەگەڵ کاکدانیارە لە دەرەوە پێ بگەم ئەگەر بە سۆرانی قسەی لەگەڵا بکەم ئەگەر هەر خۆمان بی بە جۆرێک پێ بکەنێ بڵێ ئەو مامۆستا هەورامی بۆچی بە سۆرانی قسەم لەگەڵا بەڵام ئەگەر دووسێ کەس وەستابێ وەکو ڕێز و تەقدیرێک بۆ ئەوان بە هەڵەت تێنەگەن بڵێن ئەمە شتێگەڵێن لەوە چێ دژێمە ئێمە بیزانین بیکەی بە سۆرانێکە باشترە زۆر بەڕێز مامۆستا سالم حەسەن خوێندکاری دکتۆرا یاخوا بەخێر بی سوپاسەوەرە ئینشەڵا هەم زمانی کوردی هەم شێوەزاری هەورامی ئینشەڵا لە گەشە و لە نمایە ئینشەڵا دەستێوەش